عزیزان و خۆشەویستانی کەناڵی هیوا سوپاسدانەکەین کە لەگەڵمان بوون لە بەشێکی تری بەرنامەکەمان سەبارەت بە بارودۆخی ژیان و کاری ژنان لە دەرەوەی ماڵ واتە لە شوێنی کار لە شوێنە جیاجەکانی کارە و لە بەردەوامی گفتوگۆکانی پێشومانە ئەم جارەیان میوانێکی ئازیزی ترمبان کردووە کە خاتو کنێر عەبدوڵڵایە. خاتو کنێر عەبدوڵڵا نووسەری 16 کتێبە کە زۆربەی کتێبەکانی سەبارەت لەسەر بواری ژنان و مافەکانی ژنانە و بوارە جۆرا و جۆرەکانی ژیان و گوزەرانیان. لەم بەشەی بەرنامەکەمانە باز لە توندوتیژی واگێچەڵی سێکسی بە ژنان لە شوێنی کارە ئەکەین. لەو بارەوە کنێرخان دوو کتێبی هەیە کە یەکێکیان بە تایبەت سەبارەت بە توندوتیژی وەزیفیە واتە لە شوێنی کاری ژنان و ئەوی تریان سەبارەت بە دەستدرێژی سێکسیە. کنێرخان سوپاست ئەەکەم و سوپاس بۆ ئەوەی کە هاتی کە کاتدیا بە بەرنامەکە بۆ بەشداریکردن. سەرەتا 8 مارس لێ پیرۆز بێ لە تۆ لە هەموو ژنانی جیهان. سوپاس گۆناخانم کاتۆ باش، سوپاس بۆ ئەم دەرفەتە و هیوادارم گفتوگویەکی بەسوود بکەین سەبارەت بۆ بابەتەی کە جەنابەت هەڵت بژاردۆ بۆ قسەکردن. کاتێکی خۆش. سوپاس دەکەم بە خێرهاتی. کنێرخان تۆ سەرەتا پێم خۆشە لەیەوە دەست پێ بکەین. بەشداری ژنان لە بواری گشتیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان زیادی کردووە. هەمومان شاهیدی ئەوەین کە ژنان بە فراوانی بەشدارن لە بواری سیاسیە، لە بواری ئابووریە و بەتایبەت لە کارکردنە، لە بوارە جیاجیەکانی کارکردنە. تەنانە دەتوانم بڵێم لە 10 و 15 ساڵی ڕابردووە ژنان و کچان بە شێوەیەک بوارەکانی ئیشکردن و کارکردنیان فراوان بۆتەوە کە گەیشتووە بەوەی کە دەستیان بردۆ بۆ زۆر کار کە پێشتر ئێمە نەمان بینیوە. بۆ نمونە ئێمە ژنانێکی زۆرمان هەیە شۆفێری تەکسین، ژنانمان هەیە دوکانیان داناوە، ژنانمان هەیە هەر لە نێو بازاڕا کارەکەن یاخود ئەوە بەدڵنیایی لە نێو فەرمانگاکان و هەموو جێگەیەکی ترا هەن. ژنانێکی زۆر لە نێو کەرتی تایبەتی شاکارەکەن. ژنانی ڕۆژنامە نووس و میدیاکارمان زیادی کردووە. هەموو ئەمانەواتە بەگشتی هەموو بوارەکانی بەشداری ژنان لە دەرەوە فراوانتر بۆتەوە زیادی کردووە. بەڕێزت کتێبێکت تایبەت نووسیوە پێشتر سەبارەت بە با بڵێین توندوتیژی وەزیفی بەرامبەر بە ژنان لە فەرمانگە حکوومیەکانە. خۆشە باسی ئەو کتێبەمان بۆ بکەی، باسی لێکۆڵینەوەکەتمان بۆ بکەی. پێم خۆشە ئیشارەت بەو بوارانە بی کە لە کام جێگانەیە با بڵێین تۆ ئەم هینەت بردووەتە پێشەوە ئەم لێکۆڵینەوەیت کردووە و بەگشتی باسێکی کتێبەکە با لێەوە دەست پێ بکەین. فەرموو. زۆر سوپاس. دەربارەی کتێبەکە بە ناوی توندوتیژی وەزیفیە لە دامودستگاکانی حکوومەتە بەو ناونیشانەیە توندوتیژی وەزیفی دژی ژنان لە فەرمانگە حکوومیەکاندا کە لە کۆتایی توان بڵێم ساڵی 2007 من ئەم کتێبەم کردووە. هۆکاری دەرچوونی ئەم کتێبە لەو کاتەدا سەرەتایەکی بەرفراوانی سەرهەڵدان بوو لە ئاستی ئەو ژنانەی کە لە بواری ئیشکردنا ڕوبەڕووی توندوتیژەکانە بنەوە بە جۆرەکانی دەرونی بە پلەی یەکەم بە پەیداتاکە و بە پلەی دووەم دەستدرێژی سێکسی و بە پلەی سێهەم توندوتیژی جەستەیی. ئەم سێ ڕیزبەندیە لە جۆری توندوتیژیەکان لەو ساڵەیە گوێبیستی ئەوەی بە شێوازی جۆر بە جۆر کە چوونە دەرەوەی ژن لە ناوەندەکانی ئیشکردناوکو بەڕێزت ئاماژەت پێکرد دیارە بە پێی قۆناغەکان بێگومان ئەو بەراوردەی کە ئەم ساڵ بکەی بە ساڵانی سەرەتاینەوەکان وهی 2000 بکەی بنەوەکان و ئێستا بکەی بە 2000ەکان بێگومان چوونە دەرەوەی ژنان بۆ کارکردن لە دەرەوەی ماڵ لە ئاستێکی فراوانتردایە. بەشداری ژن لە بواری سیاسەتایە لە ئاستێکی زیاترایە لە ڕووی چەندێتیەوە و لە ڕووی جۆرێتی شۆبوونی بەرچاوتر ئەکەوێت لە باشووری کوردستانە. ئەم توێژینەوەیە دەرەنجامی ئەو سکاڵایە نەبوو
ئەو ناڕزایەتیانە بوو ئەو رخنانە بوو کە لە ڕێگەی کەس شخصیەوە زیاتر من گوێبیستی ئەبووم کە کاتی هاوڕەیەکم لە شوێنی وەزیفە تونند و تیژی بەرامبەر ئەکرا باس ئەکرا لە کاتێکە خزمێک ناسیاوێک کەسێک کە ئەبین دانیشتین گفتوگۆمانە کرد ڕوبەڕووی جۆرەکانی تونند و تیژی ئەبوو قسەی لەسەر ئەکرد بە تایبەتی دەستدرێژی سێکسی یا تونند و تیژی وەزیفی لە جۆرە دەرونیەکەی زیاتر کە ئەبووە مای زۆر نیگەرانی و کاریگەری دەرونی بۆ دروست ئەکرد و هەڵوێستی جیاجای وەرئەکرد لە بەرامبەر ئەوەیە بۆیە ئەمە وای کرد کە بەڕاستی من توێژینەوەکەی لەسەر بکەم لەو کاتەیە ئەتوانم بڵێم داتاکان پێمان ئەڵێن ئەمە ئەم با بڵێن من لە هەولێر و لە سلێمانی کردم لە ڕاستیە وەکو و ناوەندی ئیشکردن داتاکان پێمان ئەڵێن لەو کاتەیە لەو سەردەمەیە ڕێژەی پیاو لە بەڕێوەبەری دام و دەستگاکانی حکوومەتە لە سا 80 بووە بەرامبەر بە ڕێژەی ژن کە کەمینە بووە لە سا 20 لەو کاتەیە لەو ساڵەیە کە بێگومان ئەگەر ئێستا بەراوردی بکەن بێگومان ڕێژەی ژن وەکو بەڕێوەبەر لە دام و دەستگا حکوومیەکانە بەس تەنها قسەی لەسەر بکەین ڕێژەکە زیاتر بووە لەو کاتە ئەمەش هەر ئەبێ پێی قۆناغەکان ئەبێ تایبەتمەندێتی بارودۆخی قۆناغەکان بکەین بۆیە لەو کاتەیە کە ڕێژەی پیا وەکو بەڕێوەبەر زیاتر بووە و ڕێژەی کەم ژنی هەبووە و ئاهاتیشی تەخوارەوە لە ئاستی بەڕێوەبەرەکانە بێگومان ئەگەر سەر و بکەوتیتە لە بەڕێوەبەری گشتی یا وەکیل وەزیر یا وەزارەتەکان ڕێژەی پیا و هەر زیاتر ئەبوو کەمتر ئەبووە ژنان و ئەگەر بەرەو پلەی وەزیفی بەڕێوەبەر بهاتیتایەتە خوارەوە ژن لە بەڕێوەبەری بەشەکانە کەمتر ئەبوو بەڵام وەکو فەرمانبەر زیاترن بۆ نمونە دەستگاکان تاوا دیارە ئەم زۆری بەڕێوەبەری پیا و لە چاو ژنانە یەکێکە لە هۆکارەکانی ئەو تونند و تیژیە ئەمە واقعەیەک بوو لەناو ئەم واقعە کە بەڕێوەبەرەکان پیاو بوون ئەو کاتێک کە پرسیارم لە ژنەکانە کرد لە سا 75 ژنان کە پرسیاریان لێ کراوە ئایا ڕوبەڕووی تونند و تیژی بوویتەوە لە شوێنی ئیشکردنە لە سا 75 ژنان بە بەڵێ وەڵامیان ناوەتەوە ئەو جۆرە کە کاتێک پرسیاریان لێکراوە چه جۆرێکی تونند و تیژی زیاتر ڕوبەڕووی بوویتەوە ئەمە داتاکان پێمان ئەڵێن بە پلەی یەکەم تونند و تیژی دەرونی بە پلەی دووەم دەستدرێژی سێکسی بە پلەی سێهەم جەستەیی ئەمە شتێکمان پێ ئەڵێ واقعی کارکردن لە جۆری تونند و تیژەکانی ژنان ڕوبەڕوویان ئەبێتەوە زۆر جیاوازە لە واقعی ناو خێزانەکان بۆ نمونە لە ناو خێزانەکانە زیاتر تونند و تیژی جەستەیی ژنان ڕوبەڕووی ئەبێتەوە بەڵام لەوە بواری وەزیفە ئەو ڕوبەڕووبوونەوەی جەستەییە بەهۆی ژینگەی ئیشکردنەکەەوە کەمتر لەبارە بۆ ئەوی ڕوبەڕووی جەستەیی بنەوە بۆ نمونە لێدانێکێکە لە جەستەیی کە باسی ئەەکەین بۆ نمونە پیاکێشان بە هەر شۆرێک بێ بەدەست بێ بە ئامێر بێ ئەمە ناگاتە ئەوە لە وەزیفە بە پلەی یەکەم بەڵام دەرونیەکە کە ئاماژەی سێکسیە کە وشەیەکی بۆ نمونە وشەیەکە کە لە تەسەڕوفە لە زمانە لە دەربڕینە لە هەڵوێستە لە کردارە ڕەفتارێک ئەەکەی یا داوایەک لێک بەرامبەر ئەەکەی بۆ ئەوەی کە ئیسیجابەیەکی هەبێ ئەمانە ئەچێتە بواری تونند و تیژی سێکسیەوە دەرونێکش بە شێوازی جۆر بە جۆر کە ئەمە ناترسیداترین جۆرە چونکە نابینرێ جەستەیی ئاسەوارەکەی دەرئەکەوێ زۆر جار لێدانە بە شێوازی جۆر بە جۆر دوو جۆرەکەی تر کە دەستدرێژی سێکسیە یا تونند و تیژی دەرونیە دوو جۆری مەترسیدارترن بە شێوەیەکی لە شێوەکان بۆ لەبەر ئەوەی بەڵگەت نییە بۆ ئەوەی ژنەکە بیسەلمێنێک کە کەسی بەرامبەر ئەم تونند و تیژی بەرامبەر کردووە ئەمە یەکێکە لە مەترسیداری یا جۆرێکی ترسناکە کە ژنان وا لێ ئەکا هەڵوێستێک دەربڕن کە لە دەرەنجامی ئەم توێژینەوەیشە کە کاتێ پرسیاری لێکراوە بۆ قسە ناکەی لەسەر ئەو جۆرە تونند و تیژیانەی بەرامبەر دەکرێت بۆ نمونە ژنان زۆربەی زۆری هەڵوێستیان وەرگرتووە بە بێدەنگی لەو کاتەیە یعنی بێدەنگ بوون لە ئاستی ئەو تونند و تیژیانەی کەسی یەکەم بەرامبەری کردوون ئەمە بە پلەی یەکەم ئەڵێ لەلایەن سەرۆکی یا بەڕێوەبەری دەستگاکەوە بەرامبەرە ئەکرێ بە پلەی دووهەم داتاکان ئەڵێ ئەگەر بەڕێوەبەری بەشەکان بەرامبەرم تونند و تیژی ئەکا بە پلەی سێهەم بێگومان پیاوانی فەرمانبەرە بەرامبەر بە ژنانی فەرمانبەر ئەکرێت ئەمە ڕیزبەندیەکەیە کە جۆرەکانی تونند و تیژی ئەوە ڕیزبەندیەکەیە کەوا بێ ئەو تونند و تیژیە ئیتر ئەگەر گێچەڵی سێکسی بێ ئەگەر تونند و تیژی دەرونی بێ کە لە شوێنی کارە
بە ژنانەکرێ بەشی سەرەکی جگە لەوەی کە بەگشتی یا بە زۆری پیا و بەرامبەر بە ژنەیکە بەڵام لە هەمان کاتا پەیوەندی بە هێزیشەوە هەیە بەوەی کە کێ لە سەرروکێوەیە با بڵین کێ هێزی زیاترە هێزی بڕیاردان هێزی دانم هینکردن با بڵین هێزی بەسەر ئەو کەسەیە کە کارەکە واتە پەیوەندیەکی گەورەی بەوە دەسەڵات دەورە بینێ کە تۆ بەڕێوەبەری دەستگایەکە بی دەسەڵات و بڕیاردان لە لای توێ بۆیە فەرمانبەر لەو کاتە ملکەچی بڕیارەکانی شخصیەکەمە بێت بۆیە کاتێک کە پرسیارم لە ژن کردووە لە وەڵامدانەوەکانە بۆ بێدەنگ ئەبن یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئەڵێ لە ترسی لە دەستانی کارەکەمە یعنی لە دەستانی کارێکێکە لەو هۆکارانەی ژن بێدەنگەکە لە ئاستی ئەو جۆرانی تونند و تیژی ئەکرێ یەکێکی کە لە هۆکارەکان کە هۆکاری بەدەنگبوونی ژنە پێت ئەڵێ بێمتمانەیە بەوەی کە ئەیڵێم هیچ بەڵگەیەکەم نییە و باڕوبڕوا بە من ناکەن من فەرمانبەرێکم بە بەراورد لەگەڵ بەرپرسەکەیە بڕوا بە بەرپرسەکە زیاتر ئەکرێ وەکلەوەی کە بڕوا بە من بکرێ یەکێک لە هۆکارەکانی تر ئەڵێ لێنەپرسینە و سزا نەدانی ئەو کەسەیە بەهۆی دەسەڵات بوونیەوە نەلێ یەپرسێتەوە نەیاسا سزای ئەیە نەبوونی بەڵگەی منیش وا ئەکا زیاتر ئەو کەسە دەسواڵات بێ لە بەرامبەر ئەو توندوتیژانی ئەکرێ ئەمانە بەداخەوە هەمووی هۆکارن لە بەردەمی ئەوەی کە ژن بێدەنگبوون هەڵ ئەبژێرێ لە ئاستی ئەو توندوتیژانەی کە بەرامبەری ئەکرێ نمونە هەبووە لەو جۆرەی کە قسەکەر بووە یعنی لەلایەن کەسی یەکەم وکە کاتێ توندوتیژی بە شێوەی جیاجیا داوای لێکراوە کە ئاماژەی سێکس داوای لێکراوە بۆ نمونە سێکسی لەگەڵا بکات یا داوای لێکراوە کە توندوتیژی دەرونی بە شێوەیەک لە شێوەکان لە بەرامبەری کراوە کە کاتێک کچەکە یا ژنەکە بێدەنگ نەبووە بە کەسی بەرامبەری وتووە وەڕەتی کردوتەوە داواکەی لە بەرامبەرە کەسی یەکەم هەڵبژاردەی خستۆتە بەردەمی کەسەکە وتوێتی یا ئەوە تا لێرە نەقڵ دەکەم یا ئەوە تا ئەبێ بەرامبەر ئەو داوای من قبول بکەی بۆیە لە دەرەنجامە یەکێک لەو دەرەنجامانەی کە ژن لە کاتی قسەکردنە ڕوبەڕووی بۆتەوە ئەوەیە کە نەقلی خۆی کردو بۆ شوێنێکی کە بۆ دەستگایەکی کە خۆی داوای کردو نەقل ببێت تقریباً سزای قوربانیەکە دراوە وازی لێ بەڵێ بۆ نمونە هەر ئەو کەسە لە نمونەیەک لە نمونونەکان بەرپرسی یەکەم بێبەشی کردووە لە ئەوەی کە لە لیژنێک لە لیژنەکان ئادای بنێ یعنی وەکو ئەڵێ تەجمیدی کردووە لە بواری ئیشکردنە حەسری کردووە لە توانەکانی بۆ ئەوەی دەرکەوە بڕۆ لە سوچێکە بەبێ ئەگەر لیژنە هەبێت لە لیژنەیە دادنانم ئیش هەبێ لە ئیشە ناڵم کارەکانت بۆ ژێوە بڕواە سەفەر هەبێ ناڵم سەفەر بکەی ئەمانەوە ئەکا کە حەجمی یا توانەکانی بەرتەسک کاتەوە و لایەنی دەرونی ئەو کاتە بێگومان فشاری دەرونی وای لێکە کە ئەگەر کەسێک بە تایبەتی ژنێکە کردوانای هەبێەوە ینی گەشە هەبێ لەوەی کە توانەکانی بەگەڕ بخە لێرە ناتوانێت بەردەوام بێ بۆیە دەرەنجام یا ئەبێ بەجێی بێڵێ یا ئەبێ نەخۆی نەقڵکە یا ئەبێ تحملی ئەو فشارە دەرونیە بکە کە زۆر قورسە بێ بۆی ئەمانە هەمووی نمونەی جیاوازی واقعی کارکردنن لە ناو دام و دەستگای حکومەکانە بەڵام بەڵێ کنێرخان پێم خۆشە تۆزێ کەمێ دواتر دێنە زیاتر دێنە سەرەوەی کە ژنان بۆ نمونە کاتێ شکات ئەکەن چیان بەسەریە یاخود کە نایکەن بۆچی نایکەن کەمە زیاتر لەسەرەوە قساکەین بەس پێم خۆشە پێشەوەی بڕۆینە سەرەوەیە بەڕێزت خەریب و خۆت بیڵێ کە لەکوێ ئەم لێکۆڵینە بۆ نچکامە ئەو دام و دەستگایانەیە کە لێکۆڵینەوەکەی تیاکراوە واتە ئەو دەوا ئیرانەیە خود ئەو وەزارەتانەی کە لێکۆڵینەوەکەی تیاکراوە ئەوەی کێکیان پرسیارێکمە ئەوەی تریشیان کەمێ زیاتر لەسەر ئامارەکان مەسەن ئەزانم کە لە 175 باسییان لە گێچەڵی سێکسی کردووە وابوو ئەگەر کەمێ زیاتر بوار هەیە لەسەر دۆزینەوەکانت با بڵین ئەو ئیکتیشافاتانی کە لە ڕێگەی لە کۆڵینەوەکە کتێبەکە کردوێتی ئیشارەت بەی پێشەوەی بچینە سەر و بابەتانەی تر بڵێ
من باسی ئەوم کرد توێژینەوە کۆ لە سەرەتاوە لە هەردوو شار بۆ نمونە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر کردومە. ئەو دام و دەستگا حکوومیەکانە من بە نمونە وەرگرتووە دەوائری حکومی فەرمانگە حکوومیەکان واتە تا ئەستی بەڕێوەبەر وەرم گرتووە من یعنی نەمتوانیوە بچمە ناو بەڕێوەبەرایەتەکە گشتیەکانەوە نەچوومەتە ناو وەزارەتەکانەوە لە ئاستی ئەوەیە لە ئاستی سەروترا باوانم بە نمونەیە وەرگرتووە وەکو دام و دەستگا حکوومیەکان باشە ئەم واقعانە ناوەندی حکوومین بەڵام ئەگەر بەراوردی بکەین کە ئێستا ناوەندی کەرتی تایبەت لە گەشەکردنایە ژنمان هەیە مجموعەیەکی زۆری ژنان بەهۆی بارودۆخی ئابووری و بەهۆی قەیرانە جۆر بە جۆرەکانەوە بەهۆی نەبوونی دەرفەت و هەلی کارەوە زیاتر ڕووی ئیشکردنیان لە کەرتی تایبەتە ئێستا لە گرفتە سەرەکیەکانی ئەوەندەی لە کەرتی تایبەتی شابوونی هەیە کە بەداخەوە من ئامارێکی دقیقم لە بەردەمان نییە بەڵام گوێبیستی ژنانێکی زۆر ئەبی لە ماوەیەکی دیاریکراوە کە ڕوبەڕووی تونند و تیژەکان ئەبنەوە کە فشارە دەرونیەکانیان لە ئاستێکی زۆر زیاترایە کە نەبوونی لێپرسینەوە و نەبوونی چاودێر بەسەر دام و دەستگا کەرتە تایبەتەکانەوە وای کردووە کەسی یەکەم بەهۆی دەسەڵاتیەوە بەهۆی واقعی ڕەخساندنی دەرفەت لە کەرتی تایبەتە وای کردووە زۆر بێمێنەتانە بێ لە ئاستی ئەو جیاکاری و جیاوازی و تونند و تیژیانەی کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە ڕوبەڕووی کچانی گەنج ئەبێتەوە کە هەلی کات لە بەردەستیانایشێکە وای لێ کردووە کە بچێتە ناو کەرتی تایبەتەوە ئەمە پێویستی بە توێژینەوە و لێکۆڵینەوەی جدی و ورد هەیە بۆ ئەوی بڵین قسەکردن لەسەر ئەوانە لە چ ئاستێکە لە چ داتایەکە ئەوشمان لەبیر نەچێ جارێکی کە ئێڵامەوە بێدەنگی ژنان لە ئاستی ئەو تونند و تیجانەی بەرامبەریان ئەکرێ یەکێکە لە گرفتە سەرەکیەکان کە ئەتوانم بڵێم بە گشتیش ئێستا بە بەراورد لەگە ساڵانی ڕابردوو بۆ نمونە لە ساڵانی سەرەتای 2000ەکانی شاگەر ئەو دوانە بەراورد بکەین قسەکردنی ژن زیاترە جورئەتی ژن زیاترە بۆ دەربڕین ڕاشکاوانەتر ئەڵێ یا خۆی بەرەو ڕووی هەڵوێستەکانی بەرامبەر ئەبێتەوە بە شێوەیەکی فراوانتر بەڵام ئایا ژنانێک هەیە بێدەنگن لە ئاستی ئەو تونند و تیژانە بەڵێ هەیە زیانی دەرونی و جەستەیی بەسەریانەوە هەیە بەڵێ هەیە لە ناو نەکردی تایبەت بە هەموو شێوازێکی لە ناوەندەکانی با بڵێن پزیشکیە دکتۆرەکان کە بەرامبەر نەخۆشەکانی ئەیکەن مامۆستا کە بەرامبەر تەلەبەکانی ئەیکە هەموو ناوەندەکانی کردوتەوە چونکە ئەمە پەیوەستە بە کللتوری پەروەردەی واقعی کۆمەڵگەی کوردی کە عەقڵیەتی پیاو تا ئێستا بەداخەوە لە ئاستێکی زۆرینەی لە ئاستێکی عەقڵێتەکە کە تا ئێستا ژن و جەستە سەیرەکەن نەکۆکو مرۆڤ ویستم لەسەر ئەوە یەک هین بە مەسەلەی کەرتی تایبەتە بەداخەوە کە ئەگەر لێکۆڵینەوە ئاماری وامان نییە لە کوردستانە بەڵام لە وڵاتانی تر لەم بارەیەوە زۆرە بە تایبەت لە ئێستایە کە کەرتی تایبەت چۆڵی بە جۆرێک ڕەها کراوە دەستی ئاوەڵان کراوە هەروەکو چۆن دەستی ئاوەڵا کراوە لەوەی کە چەنە کرێ ئەیە چەنە کرێکەمەیە چەنە سەعاتی کار زیاترەکە لەمانە دەستی ئاوەڵایە حکوومەت و دەسەڵات هیچ تەدەخولێ ناکەن هیچ یاسایەک دانانێن بۆ پاراستنی مافی ئەو کەسانی کاریان بۆکەن هەر بەو جۆرەش یعنی تۆ بزانە ژنان و کچان چەنە هەتا کارێکیان دەسەکەوێت لەم سەردەمەیە لە کەرتی تایبەت بێە لە هەر شوێنێک بە مەجبوری ئەڕۆن تەحملی ئەو گێچەڵا یاخود ئەو تونند و تیژێش کە بەرامبەریانەکرێ چونکە بەڕاستی ئەگەر لەسەر کاریش دەرکرێن بۆ نمونە ناتوان بڕۆن شکات بکەن یاخود ناتوان بڕۆن مافی خۆیان وەرگرن یاخود بەرگریەکیان لێ بکرێت لە لای دەوڵەت و لای یاساواتە من پێم خۆشە تۆزێک لێرە و بڕۆینە سەرەوەی باز لەوە بکەین کە ئایا ئەم تونند و تیژیە کە ئەوەندە زۆرە وە لە ناوەندی با بڵێن لێکۆڵینەوەکەی ئێوە لە بواری حکوومەتیایە دەوڵەتیایە دام و دەستگاکانایە لە کەرتی تایبەت دڵنیاین کە زۆر زیاترە ئەگەر یعنی زیاترە کەمتر نییە و بەڵام دلیل ئایا ئەمە کاری تاکە
تاکە کەسە یعنی با بڵین ئەوەی کە ئەمە پیاوانێکن کە خۆیان خراپن یا کەلتوریان خراپە یاخود ئەمە تونند و تیژی و گێچەڵێکە زیاتر سیستەماتیکە زیاتر ئێمە لەم کۆمەلگایە بواری گشتی ئەوەندە بەرتەسک یعنی ئەبینرێ بۆ ئەوەی کە ژنتیایە بڕوە توانایەکانی خۆی پیشان با کاری خۆی بکە وەکو ئینسانێکی تەواو سیر کرێ و گێچەڵی پێ نەکرێ مەبەستمەوەی حەزەکەم ڕای تۆ بزانم لەسەرەوەی کە تۆ ئەمە بەکاری تاکە بینی یاخود ئەمە شتێکی سیستەماتیکە لەلایەکەوە بەو مەبەستە سیستەماتیکە لەلایەکەوە ئەو با بڵین پیاو سالاری یاخود ئەو هینە ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیە بە هەمان شێوە کە لەسەر جادە ئەیبینیت لە نێو دەستگاکانی ئەیبینیت لە نێو دائیرەکانە ئەیبینی لە ناو شەریکات و کەرتی تایبەت و هەموو جێگەیەکە ئەیبینی ئەو هەڵاواردن و جیاکاریە پیاو سالاری کۆمەڵایەتی بەرامبەر بە ژنان یەکێکیان دووەمیشیان ئەمەیە لێشەوە کە ئەو ژنانەی شکاتەکەن و دەنگ هەڵە بڕن چیان بۆ ئەکرێ بۆ منە چوار نمونەی باش پیشانیراوە لەوەی بۆ دەوڵەت و یاسا بەرگری لە مافی ژنان کردبێ هەتا ژنانیش بتوانن شکات بکەن بەم مانای منەڵێم تا ڕادەیەک سیستەماتیکەی بینمەوە پێم خۆشە ڕێی تۆ بزانم لەو بارەیەوە ینی تێبینێ کۆڵێ پرسیارەکانت زۆر بوون کۆمەڵێ فەرعیتیاوە وە کۆڵێ با بینە سەر وەڵامەکان خۆی کاتێ باسی ناوەندی ئیشکردنەکەی لەکوێ باسیەکەی ناوەندی ئیشکردن ئەگەر کەرتی تایبەت بێ یا حکومی ناوەندێکی دابڕاو نییە لە کۆی سیستەمی کۆمەڵگە کەواتە جارێکی کە ئەبێ بینەوە چونکە ئەو کەسێک کە لە ناو دامودزگایکی حکومیە ئیش ئەکات بە فەرمانبەر بێ یا بەرپرس بێت هەڵگری ئەو باگراوندە هۆشیاری و پەروەردەیە کە لە ناو خێزانەکانەوە کە لە ناو سیستەمی پەروەردەیە لە ناو سیستەمی کۆمەڵگەیە پیادە کراوە خوتی فەلسەفەی پەروەردە لە ناو خێزانەکانەوە بگرە هەر لە مناڵی و تا گەورە ئەبێ و عقلێتی جیاکاری و جیاوازی کە فەلسەفەیەکی پەروەردەی ئێمەیە وەکو کۆمەڵگەی ڕۆژهەڵات بەداقەوە تا ئێستا ئەمەیە لە ناو سیستەمی حکومڕانی تا لە ناو سیستەمی یاسایی تا لە ناو سیستەمی بڕێوەبردننی کەرتی تایبەت و حکومیە کە ئەو فەلسەفە پەروەردەیە پێمان ئەڵێ بەداخەوە جیاکاری و جیاوازی ئەکرێ لەگەڵ ژنە لەبەر ژنبوونی لەبەر ئەوەی تێڕوانین و ئاستی هۆشیاری تاک لە کۆمەڵگەی کوردیە ئەوەندە هەڵگری عقلێتێکی پیاو سالارانەیە تا ئێستا نەک تەنها پیاو هەڵگری ئەو فەلسەفە و عقلێتە پیاو سالاریە بەڵکو ژنیش هەڵگری ئەو عقلێتە پیاو سالاریە چونکە ئەو فەلسەفەیە کە کاتێ ڕۆژچۆتە ناو عقلێتەوە تاکی پێ پەروەردە کراوە بەوەی ڕەوایەتیە و بۆ دەسەڵاتی پیاو و لاوازی ژن ئەمەش جارێکی کە ئەگەر پیا و ممارسی ئەو دەسەڵاتی خۆی ئەکا ژنیش بەهۆی فەلسەفەی پەروەردەیە و پێی وایە تا ئێستا ژن وە هەیە پێی وایە با بڵێن لێدانی پیاو بۆ ژنەکەی مافێکی ڕەوای پیاوە ئەمە ئەو ئاستی هۆشیارەیە کە ژن پێی پەروەردە بووە لە چوارچێوەی پەروەردەیەکی ژینگەی خێزانیە درێژەی ئەو پەروەردەیە وای لێکردو بووە بە بەشێک لە زەهنیەتی ئەو چۆن ئیش لەسەر ئەمە ئەکرێ بەڕاستی زۆر قورسە کە تەمەنێک من لە مناڵیەوە تا 40 ساڵی 50 ساڵی بەو شێوەی پەروەردە کرا بم ئێستا بە ئاسانی دەربچم لەو فەلسەفەی پەروەردەیە بۆیە ئەمە ئەو ژینگەیەکی گشتگیری فەراهەم کراوە سیستەماتیک تۆشی و سیستەماتیکت بەکارێنە سیستەماتیک ئەکرێ بۆ بە بابەتێکی تر بەکار بێت لەلایەن فەلسەفەی حکومڕانیە و کە مەبەستی بێت بەڵێ کە مەبەستی بێ درێژە بەوە با مەبەستی درێژە بەوە بات بەڵام ئایا دە فەلسەفەی حکومڕانی ئەتوانێ ئەمە ڕابگرێ ئەتوانێ بربەست بێ ئەتوانێ بە یاساکانی بە ئاستی هۆشیاری لە ڕێگەی هەر وەزارەتی پەروەردەوە ئیش لەسەر کەمکردنەوە و نەهێشتنی ئەمە بکات بەڵێ ئەتوانێ بەس ئایا کردوێتی بە بڕوای من نەخێر لە ئاستی پێویستان نەیکردووە و ئەوەی شەوای کردووە ئەو عقلیەتەیە کە زۆرینەی دەسەڵات کە هەڵگرێتی وەکو عقلێتی پیاو سالارێکە درێژەی بە پرۆسەی تونند و تیژەکانیاوە لە ناو هەموو جومگەکانی حکومڕانیا و لە خێزانەوە بگرە هەتاکو و دەرەوەی خێزانەکان بۆیە کنێر خان
ئەمە تا بەشێکی لە ڕادەیە پرسیارەکەم. کێشمەکێشێک تا ڕادەیە تۆ شتێکە بینی متەناقیزە دژ بە یەکە. بۆ نمونە ئێمە وەکو پێشتر ئاماژەمان پێەیە لەم کۆمەلگایە بەهۆی کرانەوەی بەڕووی دنیای دەرەوەیە ئینتەرنێت و تەکنۆلۆجیا و کرانەوەی ئابووری و وەکو بازاڕێکی گەورە و ئەمانە لەن هاتووە بەشداریەکە لە هەموو کارەکانی کارکردن و خوێندن و ئامانجەکان ڕێک بێت جیاواز بێت بەڵام ڕۆبەناکان بەڵام لەو لایشەوە من مەسەن ئەم شتە متەناقیزە زۆر دژ بەیەکە لەو لایشەوە سەیرەکەی دام و دەستگای دەوڵەتی دام و دەستگای دینی دابوونەریت هەموو ئەمانە بە پێچەوانەوە هەمووی ئەوێژن پاڵ بنێتەوە لە بواری گشتی و بۆ بواری تایبەتی پاڵی پێ بنێتەوە بۆ ماڵەوە بینێرێتەوە بۆ ماڵەوە بۆ نمونە ئەگەر سەیری میدیا بکەی ئەگەر سەیری خیتابی دینی بکەی ئاینی بکەی قسە و باسی بانخوازەکان بکەی زیاتر باز لەوە ئەکەن یعنی کە پاڵ بەژن ئەنێنەوە بۆ نێو ماڵ و ئەمەی گێچەڵی سێکسی و ئەوەی کە ژن ئەکاتە نێچیری تونند و تیژی لە شوێنی کاریشا تا ڕادەیەک هەستەکی بەشێکە لەم بوارە گشتیە لەم فەزا گشتیە بەرامبەر بەکاری ژنان لە دەرەوەی ماڵ پێم خۆشە ڕای تۆ بزانم لەو بارەیەوە یعنی هیچ شتێک ڕۆشناییەک نابینی بڵێ مافی ژنانی کرێکار یا مافی ژنانی فەرمانبەر پاراستنیان لە دەست کێچەڵی سێکسی یاساکانمان پێشڕەو بن دام و دەستگاکانمان باش بن خیتابێکی هوشیار مەسەن بەڕێزت ئەڵەی باس لە هوشیارکردنەوەیە خەڵک مەسەن هوشیار بێ یاخود لەو کەلتورە پشێتە دەرەوە لەو کەلتورە پیاو سالاریە بەڵام ئەگەر تەواوی بواری گشتی ئەم کەلتورەی تیانە بێ و هان نەدرێ و باز لە یەکسانی ژن و پیاو نەکرێ لە بواری گشتیا و ئەمانە ئیتر خەڵک چۆن و لەکوێ ئەم هوشیاریە وەرگێ زان پرسیارەکەی منەوەی بڵێ من باسی ئەوەم کرد کە فەلسەفەی پەروەردە لە هەر کۆمەڵگەیەکە ڕۆڵ ئەبینێ لە هۆشیاری تاکە یعنی زۆر نمونەی کۆمەڵگەی کوردیمان لە بەردەسە لە بەردەما لەوانەیە جەنابەت کە لە وڵاتێکە ئەژی وەکو بەریتانیا لە هەموو وڵاتەکانی تری ئەوروپا کە سەرەتای خێزانی کوردی بە نمونە ئەچوە دەرەوەی وڵات زۆر پێی سیر بوو کە مناڵەکەی کە لەوێ پەروەردە بووە ئەو ڕێنمایی ئەکا دایک و باوکەکە ڕێنمایی ئەکا بەوەی کە شتێک فڕێنەیە سەرجاتە لە ئۆتۆمبیلەکەەوە شتێک لە پەنجەری ئۆتۆمبیلەکە و فرێنێنە دەرەوەی ئۆتۆمبیلەکە باکوخایانی ڕابگرن یعنی ئەم شێوە ئاماژانەی کە بووە بە کەلتور لای مناڵەکە بەهۆی فەلسەفەی پەروەردەی ئەو وڵاتەوە بەڵام دایک و باوکی کە هەڵنەگیری ئەو فەلسەفە پەروەردەیەن نەیانتوانیەوە ئەوە بکەن بە بەشێک لە ڕەفتار و هەسوکەوتی خۆیان هەر لەم نمونە بچووکە و وردەوە کە زۆر گرنگە ئەومان بۆ دەرئەخا کە فەلسەفەی پەروەردەی دەسەڵاتی حکومڕانی لە وڵاتە چەند یارمەتی دەرە بۆ تاک کە بیکە ئەو فەلسەفانەی کە مەبادئن بیکا بە بەشێک لە ڕەفتاری لە هەڵسوکەوتی لە ژیانی ڕۆژانەی مامەڵەکردن لەگەڵ ئەوی ترا ڕنگدانەوەی هەبێت ئەمە بە بەرداوامی ئەو گوێبیستی ئەوە ئەبووین کە مناڵەکە بدایک و باوکی وتو ئەمە نابێت هێڵی سوورە ئەم هێڵی سوورە لە عەقڵی مناڵە چند دویانە بە پێی فەلسەفەی پەروەردە ئەنجاوەرە بۆ هەموو شتەکانی تر کە پەیوەندی بە پەیوەندی ئینسانەکانەوە هەیە بە یەکتر قبولکردنی ئاینە جیاوازەکانەوە هەیە بە هەڵگرتنی یەکتر قبولکردنی فەلسەفەی ڕەگەزە جیاوازەکانەوە هەیە کە هەردووشان مرۆڤن و ئەبێ وەکو مرۆڤ مامەڵەیان لەگەڵا بکرێ ئەمە کێ دروستی کردووە بە بڕوای من چەند خێزان هۆشیارە هەموو ئەو هۆشیاریانەی تاک و خێزان پەیوەستە بۆ فەلسەفە حکومڕانی کە ئەو سیاسەتی وڵاتەکە ئەبا بەڕێوە نەک بە پێچەوانەوە نەک بەرپرسیاری یەکەمە بۆ نمونە من هەر لە تەجروبەی خۆمەوە گۆناخان پێت بڵێم با بڵێن من دوو کوڕم هەیە لە خێزانێکە کە بە مناڵی پەروەردەمان کردوون لەسەر ئەساسی فەلسەفەیە کە تۆ مرۆڤی وەجیاوازی تۆ وەکو کچێک و لەگەڵ کوڕێکان نییە بەو فەلسەفە و مەبادئە پەروەردە بووە بەڵام کە کاتێک گەورە بوون و گەشتنەوەی بچنە مەکتەب لە قوتابخانە یەکێک لەو مامۆستایانە کە کاتێ باس لە سزا ئەکا بۆ مناڵ ئەڵێ من ئەگەر کوڕا پێی ئەڵێ من ئەگەر تۆ غەڵەتت کرد من کچێکە هێنمە لاتۆ دایەنێ یا بە پێچەوانەوە بە کچەکە واڵێ تۆ سەیری جا باشە وەرە ئەو باسی دووفاقیت کرد لە پەروەردە و لە مجتەماعی ئێمەیە
لە خێزانەکەەوە پەروەردە بوو بەڵام کەچێت واپی ئەوزێ مامۆستاژ لای ئێمە قدوێ تەلەبە لە ئیبتیدایی و لە سەرەتایی قسەکەی وەکو کەسێکی زۆر پیرۆز وەرئەگرێت باشە ئەم دوو فەلسەفە پەروەردە جیاوازەوای لێ ئەکا لە کەسایەتی ئەو مناڵایکی دروست ئەکا لە مناڵیەوە باشە ئەمە ئەگەر سیستمەکە بە عکسەوە بێ یعنی ئەمەوێ لێرە ئەوە بڵێم چەند هۆشیاری تاک لەناو خێزانەکانە گەشە کردوو بێ ناتوانێ ڕۆڵی کاریگەر ببینێ ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر مجتەمەعەکە لە دەرەوەی خۆی چونکە سیستمێکی بانگەشەی گەورەی سیستماتیک هەیە لە دەرەوەی خێزانەکان پێ عکسەکەیت پێ ئەڵێ عکسەکەیت پێ ئەڵێوە لە هەمووشێکی کنێرخان لە هەموو میدیایە لە خێبمانایە لە هەموو جێگەیە لە هەموویەتی ئەگینا بە بڕوای من نەئینە جیاوازەکان ڕێگەی گرتووە گەر بێتە وردەکاری ڕاستەقینەی مەسەلەکانەوە کە ڕێگەی گرتووە لە ژن بێتە دەرەوە ئیش بکە نەفەلسەفە ئەلمانەکانیش ڕێگەی گرتووە نا بەدڵنیایی بەڵام کلتور و پەروەردە و دابوونەریت ڕێگرە لەوەی کە تێڕوانینەکان جیاواز بن بۆخان من لەوانەیە کەمێک جیاوازیەکمان هەبێ لێرە ئەوی ژەوەی پێم وایە ئێمە لە کوردستان لە هەرێمی کوردستان بارودۆخێک هەیە کە ئیش کەمە کار کەمە ئەوە لە ئێستاە بەیکۆمان ڕێژەیەکی زۆر بەرز لە بێکاری هەیە کار زۆر کەمە بۆ پیاویش و بۆ ژنیش ناردنەوەی ژنان بۆ ماڵەوە کارێکی ئاسانترە وەک لەوە پیاوان من لێرە بابێکی گشتی دەسەڵات با بڵێن سیستەمێکت هەیە بەهەرحاڵ خەریکی ئابووری نەوتە کە کرێکاری زۆر ناوێ خەریکی بەعزێ ئابووری تر بازرگانی و ئەمانەیە کە بەڕاستی زۆر پێویستی بەهێزی کار نییە لەو لایشەوە ئەم هەموو گەنجە لە کوڕ و لە کچ ساڵانە دێنە دەرەوە لە زانکۆکان و لە پەیمانگاکانەوە هەمووی بێکارن ئەمە وا ئەکا کە ئەم بە بڕوای من ئەم خیتابە پیا و سالارانەیە لە دژی ژن کە ئەوێ بەڕاستی ئەوێ ژن بنێرێتەوە ماڵەوە لە شوێنی کارەوە و لە شوێنی گشتیەوە کاریە بەرزەیە کە ئاسانە بە ژن بڵێ ئیشی تۆ لە ماڵەوەیە کاری سەرەکی تۆ لە ماڵەوەی بەڵام ئەن ناتوانیەوە بە پیاو بڵێ بەڵام یەکشت بە حقیقەتێک هەیە کە تاڵیشە بێڵێن بەخۆمان توانە ئەمەی وکەوجانە بەدباسەکرەوەکو واقع وایە بەڵام توانای تاک وەلێ هاتووی تاک وە کارامەیی تاک دەورە بینێ لە شوێنی ئیشکردنە بۆ نمونە بەرپرسێکی لە کەرتی تایبەتە ئەگەر کەفاەتی ژن بوونی هەبێت بە ناچاری خۆی ئەچەسپێنێ لەو شوێنەی ئیشکردنە پرسیارەکە ئەوەیە ئایا ژن توانیوێتی لە 100% هەڵگری ئەو کەفاەتە بێ لە شوێنە جۆر بە جۆرەکانە ئایا خۆی ماندوو کردووە بۆ ئەوەی بزانێت توانەکانی لێکوایە ئایا هەموو ژنان بەپێی توانە و لێهاتووی خۆیان چوونەتە ناوەندەکانی بڕیارسازیەوە پێدوانی چاو ئەو فەزا و بارودۆخەی کە بۆ ژن دروست کراوە بەڵێ ژن زۆر هەوڵەیە من لەمەیە ئەڵێم ئەبێ من لەمەیە ئەڵێم ڕاستەوایە بەڵام ئەبێ ژن هۆشمەندانەتر یەکگرتوانەتر لە ڕووی خودناسی خۆیەوە زیاتر هەوڵێک بە دوو ئەوەندەی پیاو کە کردوشێتی دوو ئەوەندەی پیاو ئەبێ ئەم لێشاوە بەرفراوانتر بێت من ئەگەر خۆم هەبم و توانای خۆم هەبێ و هۆشیاری خۆم هەبێ ئەزانم لەو شوێنی ئیشکردنیا جیاوازتر مامەڵە بکەم لەگەڵ ژنێکا کە نەیبێت ئەگەر من هۆشیار بم کە کاتێ توندوتیژیم بەرامبەر ئەکرێت لە هەر کەسێکەوە بێمنتانە ئەبم لە ئاستی ئەوەی کە وەڵامی بەمەوە کە ڕوبەڕووی بوەستمەوە کە کۆدەنگیەک دروست بکەم بڵێم تۆ شایانی ئەو شوێنەنی ئەگەر پیاوی بەرامبەر بە من جورئەتی ئەوەت کردووە بۆیە هۆشمەندی دەورە بینێ ئەگەر توانە و لێ هاتوویم هەبێ لە شوێنێکی ئیشکردنە ئەو کاتی کە بەرپرسی دەستگاکە لە کەرتی تایبەتە هەوڵ ئەیە من بکاتە دەرەوە لەبەر ژنبوونم ئەو کاتە من بێدەنگ نابم لەبەرەوەی توانە و کەفاەتی من زیاترە هەمووی پێیوەستە بەیەکەوە بەڵام ئەو فەزایی جەنابەت باسیەکەی ئەو فەزایی جەنابەت باسیەکەی بێگومان هەیە بۆ نمونە داتاکانی ئەم توێژینەوە پێم ئەڵێ بەرپرسی یەکەم لە دام و دەستگا حکوومیەکانە ئەو لەوێت ئەیە بە چ جۆرە ژنێک بمێنێتەوە یەکەم ئەڵێ ئەگەر کچبی من قبولت بکەم بەتایبەتی لە کەرتی تایبەتی شایستەوایە ئەڵێ ئەگەر کچبی ئەو لەوێتت هەیە بمێنیتەوە بەڵام بۆ نمونە دوایی ئەو لەوێت ئەیە بە ژنێک کە هاوسەردار بێ هاوسەری کرد بێ دوایی اینجا بە ژنانێک وەرئەگرەیە ئەهێڵێتەوە کە
ناچار مناڵی هەبێت یعنی ئەو ژنەی کەفاەتیشی هەبێ و مناڵیشی هەبێت لەوێ بەر لێشاوەکە ئەکەوێت لەبەر ئەوەی کە یعنی دایکە مناڵی هەیە کاتی پێویستە ئەوەی کە من لە مناڵبوونایە دەرفەتی کەمترە بۆ لەبەر ئەوەی ئیجازەی ئەمومە و سکپۆری و ئەمانە ئەبێ با ڕێگر لە بەردەمیا یعنی لایانی بایۆلۆژیش لە ڕووی ژنبوون و مەراحلەکانی ژنبوونەوە جارێکی کە توندوتیژیە بەرامبەر ئەو کەسە ئەکرێت کە ئەگەر توانایشی هەبێت سەیرە سەرەکە ئەخیر شتیش بێمەوە سەر جارێکی کەی وەڵامەکەی کە باست هۆکارەکانی جیاوازی لەگەڵ ژنانی فەرمانبەرە چییە جندوتیژیەکان داتای ئەم توێژینەوەی پێم ئەڵێ زاڵەتی ئەخڵێتی پیاوسالاری بە پلەی یەکەم لە 1940 هۆکارەکەی زۆترین ڕێژەی نیوەیە کە لەو ساڵەیە دەرچووە پێتەڵێ ئەقلەتی پیاوسالاری وای کردووە جیاکاری و جیاوازی بەرامبەر بە ژنانی فەرمانبەر بکرێت ناو دابودەستگاکانی حکوومەتە کە هاڵگری ئەقلێتەکەیە خاڵی دووەم بە پلەی 20 لە چاپ با بڵێن نسبەتی لە سا 23 ئەڵە بێ متمانەی بە لێپەسراوێتی ژن یعنی ژن لەبەرەوەی متمانە بتوانەکانی ناکرێتە پۆستێکی بڕیاردانەوە نابێت بە شخصی یەکەم لە ناو دام و دەستگاکەیە ئەجا ئەمە گرفتێکی ترە کە ئەیگەڕێنیتەوە بۆ ئەوەی کەمتر دەرفەت ئەدرێ بە ژن لەو ڕوە پێی وایە کە ژنێک ناتوانێت قیادەی ئەو هەموو پیاوە بکە ژنێک بە بەرپرسی خۆی نازانێ ئەگەر بەرپرسی یەکەمی بێ بۆیە بەڵام لێرە کە بەداخە لە کۆمەڵگەی کوردیە خۆت جانا بە چاکەزانی ئەوە حزبە سیاسیەکانن بڕیار ئێن کە بەڕێوەبەر لە ئاستی بەڕێوەبەرە لە ناوەندام و دەستگاکانی حکوومیە چی ئەبێ بە بەڕێوەبەر و چی ئەبێ بە بەڕێوەبەری چۆمانە مووی پۆستن لەلایەن حزبەکانەوە دابش کراون و ئەبێ ئەو کەسە لایەنێکی حزبی پشگیری بکە نەکتوانە و کەفاەت و لێهاتووی کەسەکە ئەگەر چی فەرمانبەر هەیە 20 ساڵ فەرمانبەر بۆ لە شوێنی ئیشکردنی توانایەکی باشیشی هەیە بەڵام ئەشێ بەهۆی حزبی نەبوونیەوە دەرفەتی نەدرێتێ کاتی بەرنامەکەمان دیاری کراوە وەکو خۆتەزانی بەس من پرسیارێکی ئەخیرم هەیە لە بەڕێزی تەرکیتیانێ پرسیارەکان کۆنەکان نانە ئەم پرسیارە زۆر مهمە بەڕاستی ئاخردانەیە پرسیارەکەم ئەوەیە بەڕێی تۆ یا وەکو کەسێکی شارەزا لە بواری توندوتیژی لەسەر ژنان لە بواری گشتی و لە شوێنی کارە لە ئێستاە ژنێک کە لە دائیرەیەکە یا خود لە کۆمپانیایەکە یا لە شوێنێکە ئەگەر گێچەڵی پێ بکرێ ئەگەر سێکسی بێ دەرونی بێ فیزیکی بێ هەر با بڵین دەستەیی بێ شکاتەکەی بۆ چۆ ئەتوانێ بەرێ وە چی ئیجراعاتی هەیە بەرامبەر بەمە بۆ نمونە چ جۆرەك کۆمەک و یارمەتی هەیە بۆ هەر ژنێ ئەگەر شکات ئەوەندەی بەڕێزە ئاگال لێبێ ئێستا با بڵێن لە ئاستی حکوومەتە ئەوەی کە دانرا بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی جش بە ژنانی یەکە لەو بەڕێوەبەرایەتیانەی کە بوونی هەیە وەکو پرۆژەی استراتیژی هەنگاوێکی باش بوو لە کاتی خۆیان کە هەوڵی بۆ درا و ئیشی لەسەر کرا بەڵام بێگومان بێکەم و کورتی نییە ئەمە لەلایەکەوە کە بێ ئیشی لەسەر بکرێ و بە جیاوازتر یعنی ئەوانەوە ئەمە ناوەندێکە کە ژنانێک ئەتوانێت لە زیاتر پەنای بۆ بەرێت ئەگەر فەرمانبەر بی یا دەرەوەی فەرمانبەر بیت ئەمە لەلایەکیکەوە ئەتوانێت لە ڕووی یاسای هەر خۆی قسەکەر بێت لە ئاستی ئەو توندوتیژیانە ڕۆبەڕووی ڕێکخراوەکان بێتەوە ڕێکخراوەکان پاڵپشتی ئەبن بۆی بتوانێت لە ڕووی یاساییەوە لە ڕووی فشارخستنە سەر دەسەڵات ئیشی لەسەر بکە واتە دەرگاکان بەڕوویە لە ئاستی ئەو ساڵی بۆ نمونەت من ئەو توێژینەوەیم کرد زۆر بەرفراوانترە بەڵام لایەنی دووهەم وەلایەنی سەرکێکە ئەوەیە کە خۆی قسەکەر بێت زۆر جار کێشەکە لە خودی ژنا بەداخەوە ناوێرێ لە ترسی ماڵەوە لە ترسی ئابڕوچوونی لە ترسی لەکەداربوونی لە ترسی لە دەستانی کارەکەی لە ترسی ئەوەی کە پێی ئەی بەو شەرمە وەنەنجیە بەلایەوە کە بڵێ دەستدرێژی سێکسی یا توندوتیژیم باران بەرکراوە قسەکەر بێت کە ئەمە لێرا کەیسەکەون ئەبێ و دەستی بەرامبەرش وڵاتر ئەبێ ئەوەی کە تاوان قسە بکە چۆن کۆمەکەکرێ ئەگەر قسە بکە ئەمە سەرزەنشت ئەکرێ سزا ئەدرێ بۆ نمونە بەڕێی تۆ یعنی ئەو شتانە هەیە ئەو ئیمکانیاتانە خراوەتە بەردەست ژن کە زۆر کاتیوە سزای تاوانبار یەکێک لە کێشەکان وتم بەکێک لە کێشەکان بەڵگەیە هەندێک جار بەڵگەت هەیە هەندێک جار نیتە لە ئاستی دەنونیان نیتە لە ئاستی دەستدرێژیان نیتە زۆر بەدەگمەن هەتە ئایا لێرە باوەڕ بەکی ئەکرێت بێگومان شخصی یەکەم لە ڕووی دەسەڵاتەوە بەخۆترە بێت بۆیە زۆر جار ئەو کەسانەون ئەبن بەداخەوە
و یاسایەکێکە لەو مشکلانەی بەرقەراربوونی یاسا سەروەری یاسا گۆناقانێکێکە لەو مشکلە زەرەکیانەی لە کۆمەڵگەی کوردیا تا ئێستا پێوەی ئەناڵێن لە هەموو بوارەکانە ئەگەر یەکێک پاڵپشتی هەبێت لەوانەیە یاسا هەرنێشی گرێ بەرە ئەو تاوانبارە بەرامبەر بە تەنانەت نەک بەرامبەر بە توندوتیژێکە بەرامبەر ژنێکە بەرامبەر بە کوشتنیش کە ئەکرێ بەرامبەر بەژنان جا ئەمە یاسا سەروەرە بۆ شێ سەروەر یاسا هەیە بەڵام جێبەجێکردنی یاسا لە ئاستێکی لاوازایە و بە پلەی یەکەمیش بۆ کەسەکانی بەڕاستی کە بێ پشت و پەنان بەداخەوە وەکو ئاگداربی یاسای پاراستنی ژنان لە شوێنی کار هەیە وەکو ئەوەندەی ئاگداربییتەوە یاخود ئەوە شتێک نیە ئێمە هەمان بێت واللهی با لە من شتێک نڵێم کە هێنا ئەتازانم یاسای توندوتیژی ڕۆبەڕۆی ژنان بێتەوە لە بواری خێزانیە لە بواری جیاوازە شتێکەیە هەیە بەڵام بە تایبەت لە بواری کارە کە بڵین یاسایکی سربەخۆ بێ پێم وایە نییە ئەگەر بە هەڵیان نەچوو بم زۆر چاکەکەەوە بێ ئەتوانینەوە سەیری بکەین بزانین ینی بۆ منە دەستدرێژی سێکسی بەرامبەر بە ژنان کە ئەکرێت تا ئێستا چۆتە بۆ چوارچێەوەی توندوتیژیەوە بەڵام بیاس لە هەموو دنیاە توندوتیژی سێکسی یەکێکە لەو یاسایانی تایبەتمەندی بەسەر بەخۆ دەرچووە کە ئێمە کوێکێتی ژنان لە ساڵی 2009 تەقدیمی پەرلەمانمان کردووە ڕاستیەوە تا ئێستا هەر لەومە چەندەها ساڵ کە دوای ئەوەیش بە دوواداچوونمان بۆ کرد خوێنەوەی بۆ نەکراوە لە هەربوونیان کردو لە ناو پەرلەمانە کە تا ئێستای جارێکی کە ئێمە ئەمانەوێ سەر لە نوێجارێکی کە یاساکە بە شێوازێکی کە 2009 تەقدیممان کردو ئەم ساڵ تەقدیمی بکەینەوە بە شێوەیە کە پێویستەکە بۆیە ئەوەی کێکە لەوانەی دەستدرێژی سێکسی سەر ڕای بەرفراوان بوونی بەڵام یاسایکی تایبەتمەند بە دەستدرێژی سێکسی نییە کە بربەست بێ بۆ سزای ئەو کەسانە با کە توندوتیژی سێکسی بەرامبەر بەژن ئەکەن ئێتر لە هەر شوێنێکی کارکردنا بێ یا دەرەوەی کارکردنا بێت. کنێرخان من لێرە ئەگەر قسەیەکی ترت نەبێ بەڕێزت دێمە کۆتایی بەرنامەکە زۆر سوپاسی بەشداربوونتەکەم یاریەکانت دڵنیام کە زۆر بەسوودە بێ بۆ بینەران و بیسەرانی باسەکەمان ناخۆش بوو باسەکەمان ئازاربەخش بوو بەڵام بەڕاستی و واقعەکە قسەکردن لەسەری بۆ ئەوم ئامانجێ بۆ ئەو مەبەستەیە کە کۆمەڵگەیەکی تەندروستی مەدەنی مرۆڤ دۆست فراهەم بکرێ کە جیاوازی مرۆڤەکان بەهۆی ڕەگەزبوونیانەوە وجودی نەمێنێ و بوونی نەمێنێت چونکە هەمومان مرۆڤین ژن بینیا پیا و توانە و لێهاتووی ڕۆڵ ببینێ لەوەی کە بتوانین شوێنی خۆمان بگرین بە شایستەیی خۆمان ژنین یا پیاوین ئامانجەکە ئەوەیە کە سەروەری یاسا لە ناو کۆمەڵگەیە بێ جیاوازی ڕەگەزی بێ جیاوازی هیچ ئینتیمایەکی تر بوونی هەبێ و سەروەر بێ و کۆمەڵگەیە بێ کە بەڕاستی هۆشیاری تاک ڕۆڵ ببینێ و ئینتیمای دەور ببینێ بۆ شتانە هەموو ئامانجەکان ئەوەیە کە ئامانجێکی مرۆڤ دۆستانەی دروستن بۆ ئینسانەکان هیوادارم بگەین ئەو کۆمەڵگەیە. ئێمەش وەکو کەناڵی هیوا لە بەبۆنەی هەشتی مارسەوە گرنگیەکی تایبەتمان یا بە هەڵسەنگاندن و بیرکردنەوە لایەنە جۆرا و جۆرەکان بوارە جۆرا و جۆرەکانی ژیان و گوزەرانی ژنان لە بگرە لە ئەوانەی کە لە ماڵەوەن و ئەوانەی کە لە دەریشەوە کارەکەن و هیوادارم کە لە ئەم جۆرە بەرنامانە ببێتە هۆی دەستنیشانکردنی بۆشایی لەو شوێنەیە کە ژن پارێزراونیە لە دەست گێچەڵی سێکسی لە دەست توندوتیژی لە دەست ئەوانە بتوانین ببێتە هۆی بۆ و بڵاوکردنەوەی هوشیاری لە دەستان خۆش بێ سوپاس بۆ بەڕێزت بۆناخان سوپاس بۆ کەناڵی هیوا کە ئەم بەرنامەیەتان ڕێخست بێ کومان کاریگەری زۆریە بێ چونکە ڕاگەاندن یەکێکە لەو کەناڵە گرنگانەی کە وەکو دەسەڵاتی چوارەم زۆر کاریگەری هەیە وەڕوتی ئەگەر بە شێوە ئەرێنەکە بەکار بێت لە خزمەتی مەسەلە گرنگەکانە بەبێ لایەن گیرانە بتوانێت قسە بکرێت بێکمان کاریگەری ئیجابی ئەبێ و ئەرێنی ئەبێ بۆ پێشکەوتنی کۆمەڵگە. دەستەکانە خۆش بێ بەڕێستان و کاتێکی خۆش بینەرانی ئازیز زۆر سوپاس کە متابعەتان کردین و بینەری بەرنامەکەمان بوون کە بە بۆنەی هەشتی مارسەوە سەبارەت بە کاری ژنان لە دەرەوەی ماڵ و لایەنە جۆرا و جۆرەکانی سوپاستانەکەین شەوێکی شاد.